کێشەی ئەو لەڕووی سایکۆلۆژیەوە لەڕووی نەفسیەوە سەربێنراوە ئەگەر لە جێوی گەرمادا بچی سەیری ئەو شوێنە بکەی وەکو نمونەکە لە جێوێکی سەرمادا بچی بەڵام شوقەکە سارد بێ هەست بە سەرما بکەی جوانی شوقەکە نایاتە بەرچاوت حەزەکەی ناژێرنە بێ ئەوەی هەست بە خۆت بکەی فێڵینی ساردی کە عەزێتە دەدا کاریگەری هەیە لەسەر جوانبینی شوقەکەیان یەکەی نیشە جێبوونەکە وە پێچاوانەشەوە ڕاستە کە لە جێوێکی گەرماچی لە هاوینێک لە مانگی 7-8 سێری سامپڵەکەکەی ئەگەر جەوی ناو شوقەکە تەواو فێنک نەبێ وازەکەی شوقەیە ناشێنە وازەکەی فیوی جوانیە وازەکەی ڕوبەری تەسکونە ئەوەیە بۆ لەبەرەوەی کەشوهەوا کاریگەری لەسەر دروست دەکات و حەزەکەی ئەگەر بەپێی لەگەڵ فیلمەکانی تۆ یەک نەگرێتەوە حەزەکەی زوو ڕاکەی وەجێبێت زانستی کەشناسی ژینگەی تەندروستی ئابووری سیاسی نیمانە وەکو نیمانە تحتە سەتری زۆرم پێخۆشە ئێمە لە سلێمانی لە هەموو وارەکانە دەست پێشتر بووین ناستی بۆ بە ناستی ماسی ئەمە نەخەفەتی تیا بەرامبەر بە میلەتەکەم و بەرپرسان کە نان بدەن ئەم خوێنکارە نەوەی ئایندەی ئەم وڵاتە ئێوە هاتیتانەکەی بەراناوی زانکۆی سلێمانی و پەیمانگەی دوایەوە بە کۆلێژی زانستە ژینگەیەکە خۆشحاڵێک بە ئامادەبوونی ئەوەی بەڕێز ئەمڕۆ لەگەڵمانە لە ڕۆژێکی جیهانیە کە ئەویش ڕۆژی جیهانی زەویرە ساڵانە ئەم ڕۆژە لە هەموو جیهانە یان دەگرێتەوانێ وەکو بۆ بیرهێنانەوەی بۆ ئەو بەرپرسایەتی کە هەموو ئێمە وەکو کاتێک فەرمانە بەرامبەر بە بۆ هەسارەی کە لەسەر ئەژی ئەوانێ گرێدانەوەی بکەین لە نێوان تاوان و گۆڕانی کەشوهەوا ڕاستێکی ئەم ساڵ یاکردنەوەکە ئەوە پاوەر ئەوە پلانێتەوە هێزی ئێمە هێزی هەسارەکەمانە جارێرە ئەگەر ئێمە هێزەکەمان هێزێکی تاوانکاری بێ هەسارەکەشمان سارێکی تاوان کار بێ یعنی هەموو کێشەکان و گرفتەکانمان تاوان و ناخۆشی ئەوێ بۆیە ئەمێ ئەو بڵێن گۆڕانی کەشوهەوا لێرە زۆر فاکتەری هەیە بەس ئەوەی کە تیشتی خەمەسەری ئەوانەیە کە زیاتر پەیوەندیان هەیە بە ئیکۆتۆکسۆلۆژی و فەسلەرجی جستەیی مرۆییەوە چونکە تاوانەکان دوجار کێکە ئەنجامیان لە مرۆڤە ئەنجامیان کەواتە بزانین چۆن گۆڕانی کەشوهەوا وا لە منەکە کاگەی ئەم تاوانە ئەنجام بن بەم شێوازە ئەچێنە ناو بابەتەکەەوە تامان کە ئەڵی گۆڕانی کەشوهەوا یەکسەر چۆنمانی چێتە سەر بەرزبوونەی پلەکانی گەرمی بەڕاستی زۆر کاتیش ئێستا توێژینەوە زانستیەکان لە جیهانە ئەو شەڵێ زۆر کات نزمبوونەوەی پلەکانی گەرمی ژیان گۆڕانی کەشوهەوایە یعنی تەنها بەرزبوونەوە گۆڕانی کەشوهەوا نییە بەڵام لێرەیە ئەوەی کە ئێمە ئێستا بەرجەستەی ئەکەین بەرزبوونەوەی پلەکانی گەرمیە بەڕاستی پلەکانی گەرمە بەڕاستی ئەبێتەوە هۆکاری کۆچکردن و ماڵ جێهێشتن و لەڵخا و مەلەرزەیە فێزانەکە کەمی ئاوە ناوچەکان چۆڵەکەن بەشی جوگرافیایی ئەمە پێم وابێ دکتۆرە زیاتر قسەی لەسەرەکە بەڵام ئەو بڵێم ئەمە بەشێکە لە ئەنجامانی تاوانەکان چونکە کەسێک کە برسی بێت زۆر بیستومانە مەناڵەتی خۆی فڕیاوەتە ئاوێشەوە لەبەرینان نەبەبی یا تێ لەبەری ئاوانە بووە لەبەری کەواتە ئەڵێ ئەتوانین بڵێن گۆڕانی کەشوهەوا جارێکتر لەڕێی گۆڕانکاری هۆرمۆنە جەستیەکان و ئەنجامی تاوانی خۆکوژی و دەورپشتیشی لە ئەکەوێتەوە یەکێکی تر لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا تەڕانکاڵی گۆڕانی کەشوهەوا پلەکانی گەرما بەرزەبێتەوە بۆ بەرزەبێتەوە بۆی پیسبوونی ژینگەیە کە ئێمەش باسی پیسبوونی ژینگە ئەکەین دوو بەشی هەڵبژاردرێت یەک لەوانە پیسبوون بە کانزا سەنگینەکانە کە هێڤی مێتاڵەکانی دێڵێن وەکو قۆرقوشتە وەکو وەرگریە وەکو کادمیۆمە کە ئەمانە میساڵترن کارسۆجینن ئەگەر چنە جەستەمانەوە بەردەوام بەرکەوتمان هەبێت نەک تووشی تاوانمانەکە تووشی کێشەی نەخۆش و شێرپەنجەی بەردەوامیشمانەکە بۆیە ئەمانە چۆن کاریگەریان هەیە ئەم جۆرە پیسبوونانە لە بەردەوام لە بەرگەهەوای بوونیان هەیە بەهۆی ئەو کارگەکانە بەهۆی ناو لە لایشتی بنزین و ئۆتۆمبیلەکانە ڕۆژانە لەڕێی خواردنەوەی لەڕێی ئاخواردنەوەی لەڕێی ئەو مادە پیسکەرانە ئێمە بەردەوام بەرکەوتی بەم کانزا سەنگینانە بەم هێڤی مێتاڵانە ڕاستەوخۆ کێ نەجەستەمانەوە لە زانستی ئیکۆتۆکسۆلۆجیا زانستی ژەهراوی بۆ ئێکسپۆژەر بەرکەوتن بەشی سەرەوەی کۆرتێکسی مێشێ ئەوەستێنێ لە گەشە و نەشوونما ئەمە واکە بیهێڤیری ئێمە جوڵەکانمان ئەگۆڕێت تەنانەت لە پڵاوانە زۆر دەرکەوتووە کە مناڵەکانمان لێ زیاد لە حەد جوڵیان ئەبێ زۆر کات
تاوان خوان ئەزێتێن یعنی ئازار جستی خوانێن ئێستا ئەوتا بەشێک لە بیستبوونەکان سەرماندوێنەکە بەشێک لە ئۆتیزم ئەگەڕێتەوە بۆ بۆی هۆکاری بیستبوونی هەوایە بۆیە ئەم بەشەی مێشکۆڵە نایڵێ لە گەشە زیاد بکات ئەمەش واکات کە چیەکات تاوان ئەنجام بینێ. ئێمە وەکو زانستی جوگرافیا ئیش لەسەر دوو فەلسەفەکەین فەلسەفەیەکیان بریتیە لە فەلسەفەیەکی حەتمی و فەلسەفەیەکیان بریتیە لە فەلسەفەیەکی possibility واتە احتیمالیەی ئەوە هەیە کە تۆ بتوانی خۆت بگونجێی لەگەڵ ئەو ژینگەی کە تایەتی بەڵام فەلسەفەیەکەنان کە فەلسەفەی حەتمیە باز لەواکات کە مرۆڤ ڕاستەوخۆ لەژێر کاریگەری ژینگەکەیەتی بمانێ و نەمانەوێت مەلەڕووی جوگرافیەوە بۆ ئەو ژینگە ئاوهەوایی جیاوازانی کە لەسەر هەموو ناوچەکاندا بەشبوون کۆنتڕۆلی بیرکردنەوەی ئێماکە کۆنتڕۆلی سلوکی ئێماکات ئێمە وەکو مرۆڤ هەمومان لە یەکتری ناچین هەم لە شێوەمانە و هەم لە بیرکردنەوەمانە دواتر ئەمە ڕەنگەیاتەوە لە ناو ڕەفتاری کۆمەڵایەتی ئێمەیە و بێگومان تەعاً فاکتەرەکانێکی لەگەڵایە لە ڕووی دەروونزانیەوە و لە ڕووی زانستی کۆمەڵایەتی و لە ڕووی پەروەردەی خێزانەوە ئێمە ئەوانە بەدەر ناکەین بەڵام دوجار فاکتەرە سروشتی و مرۆیەکان هەردووکیان پێکەوە وەک زانستی جوگرافیا ئیشەکەن لەسەر ئەوەی ڕەنگداونەوەیان لەسەر سلوکی هەر کەسێکمان هەبێت. لە ئێستایە لێکۆڵینەوە فەلسەفەکان لە بواری جوگرافیایە کار لەسەر هەردوو مەدرسەکانکەن هەردوو قوتابخانەکە ئەکەن ئەوانەی کە ئێستا زۆر باوەڕیان بە پێشکەوتنی تەکنەلۆژیا هەیە باوەڕیان وایە کە تەکنەلۆژیا ڕاستەوخۆ ئێستا ڕۆڵی مرۆڤی کەم کردوێتەوە لە ناو ژینگەکەیە و ژینگە ناتوانێت کۆنتڕۆڵی هەموو سلوکێکی ئێمە بکات. ئەمە ئەو پێشکەوتنەیەکە لە تەکنەلۆژیا و لە مرۆڤایەتیا دروست بۆ وای کردو کە ڕۆڵی مرۆڤ ئەم کاریگەریانی ژینگە کەم ئەکاتەوە لەسەر سلوکی مرۆڤ. سەیری عراقی لەسەر ئاستی ئاسیا سەیری نۆزدەهەمی هەیە ئاستێکی بەڕاستی بەرزە و دیارەکە داچەمێک تاوان لە ناوچەیە ئەنجام دەبێت. اینجا ئەگەر وەستینەوە بە فاکتەرە جوگرافیەکانەوە کۆمەڵێک فاکتەری سروشتی مرۆیمان یەکێک لەوانە بۆ نمونە تۆپۆگرافیای ناوچەکان کاریگەری لەسەر ئاستی ڕێژی تاوان و پلەی گەرمی وەکو دکتۆرە ژینۆ ئاماژەی پێیە و تەنانەت داباری کاریگەری لەسەر ئاستی تاوان و هەروەها چەندێک ئەو ناوچەیە منعەزلە پێویستی ئەو بێت ئایزۆلیتد ئێریا یعنی چەندێک شاخ دەورەیەوە ئێمە لە جوگرافیەوە باسیەکەین. و کاتێکە باز لە ئیندێکسی تۆپۆگرافیاکەین بە تەنیا کۆمەڵێک فاکتەری کرد لە پشتی ئەم شێوە هەیە یعنی کاتێکە باز لە بەرزبوونی چەندێک ناوچەکان سەختتر بێت و داوەڕاوتر بێت بوار دروستەکات بۆ دوو جۆر تاوانکاری کە من ناچۆم تەفاسیلە ناوچەکە کە پێی ئەو زانیارانەی بەردەستیەوە کەوتووە تاوان مەرجنیە ڤیزیبڵ بێت مەرجنیە تەنها دیار بێت هەندێک لە تاوانەکان لە ناوچەیەکە گونجاون بۆ تاوانی شارداوە تاوانی کە بەجێبەجێ پێ ناوچە شاخاوەکانە بەڵام نابیندرێت یعنی ناکرێت بەڵام لە ناوچە گەشتارەکانە ئەو تاوانانی ئەکرێت تاوانی ئاشکران بەڵام لەم حاڵەتیانە حتا دەستگرتن بەسەر تاوانەکانە ئاسانترە بەڵام ناوچە شاخاوەکان دەستگرتن بەسەر تاوانەکانە بەشکردی تەفاسیلەکانی کارێکی قورسترە. لێکۆڵینەوەی تاوانە پێشەوە بچمە سەر هەڵگرتنەوەی بەڵگا ئەمەوێت شەرحێک بدەم لەسەر کەیسی دادگاکانە و ئیشی دادگا لە بەکارهێنانی بەڵگا بۆ چەسپاندنی دادوەری یعنی تەرسیم العەدالە. لێرە ئێمە قەت درک بەوە ناکەین چەندێک ژینگە چەندێک کەشوهەوا چەندێک فاکتەرەکانی کلایمەنت یعنی مەناخ تەئسیری هەیە لەسەر ڕاستەوخۆستی ئەو ئەدیلانە ئەو بەڵگانەی کە هەڵەگیرێتەوە بۆ دادگا لە دواییە بۆ چارەسوودیارکردنی ئەو کەیسە تاوانکارانەی کە ئەنجامدراوە. ئێمە کە مەسرحێکی جەریمەمانە بێت کە شانۆیەکی تاوانمان بێ یان تاوانێک کە ڕووی داوە و لێبڕۆتەوە ئێمە براچینە سەر شانۆکە پێش مەسەلا دەزانستەکەمە ئەم ڕوونکردنەوە بێ هەموو شتێک بەڵگر نییە. ئێمە ئەوەی کە ئەمێنێتەوە ئاسەوارێکە ئاسەواری پاشەماوەی ئەو تاوانەیە کە ئەنجامدراوە لە کۆتاییەکە بەڵگەکان بۆگەینەوە چەندێکی ڕەبتی بە متتەهەمەکەەوە هەبێت ئەوەی کە گومان لێکراوە چەندێک ڕەبتی بە قوربانیەکەەوە هەبێت چەندێک ڕەبتی بەوە بێت کە ئیسباتێکی ئەم کەیسە چنە جۆرە کەیسێکە لەو کاتە ئەو شتانی پاشەماوەی کە کۆکراوەتەوە ئەتوانین ناوی لێ بنین بەڵگا و ئەم بەڵگەیش لە تەحلیلی دادگایە لە قانونی دادگایە لە دادگاگەرەکانەوە چەندێک بە فاکتەری زانستی کۆکراوەتەوە چەندێک ڕێژەی زانستی و ڕاستەوخۆستی ئەم پاشەماوەیە کە لە دواییە وەکو بەڵگە بەکاری بهێنی
لە دادگا چەندێک ڕاست و دروستە لە ڕاستیە تەسیری کەشوهەوا زۆر تەسیرەکات لەسەر ئەم حاڵەتەیە کە بۆ ئەوەی تا تەقدیری ئەم ئەدلانە ئەمجا ئێمە لە شامی تاوانە بۆ هەڵگرتنەوەی پاشەماوەی تاوانەکە لە دواییە کە وەکو بەڵگە بەکارهێنی کۆمەڵێک زانستی دادوەریەکە پێشەوە ئێمە پشت ئەبەستین بە زانستە دادوەریەکان بۆ هەڵگرتنەوەی بەڵگەی تاوان لێرە زانستە دادوەریەکان کە هەچ فەرعێکە علمێکە تەسیری تەواوەتی کەشوهەوا لەسەر ئەم زانستە ئەبێت بۆ هەڵگرتنەوەی بەڵگەکە وەکو یەکێک لە زانستە دادوەریەکان زانستی دادوەری ئەنترۆپۆلۆژیا علمە ئەنترۆپۆلۆژیا ئینسانی کە ئەم زانستە دەچی ئەپۆڵێتەوە ئەپۆڵێتەوە لە ئێسکی مرۆڤ کە ئێسکی مرۆڤ کە تەحەلیلەکە ئەم کەسە وەفاتەکە تەسیری جغرافی گەرمە وا ئەکا زووتر ئەم ئێستا ئەم جەستەیە لەناو بچێت بۆچی چونکە زانستی ئەنترۆپۆلۆژیا بۆچی لەو ئێستا ئەپۆڵێتەوە بۆ ئەوەی بزانێت ماوەی مردنەکە چنێکە ئەم کەسە وەفاتی کردووە. پانێڵەمان ساز کردووە کە هاوکاتە بە ڕۆژی جیهانی زەوی 22 نیسانی هەموو ساڵی یاد دەکرێتەوە. ئەم ساڵ لەژێ دروشمی هێزی ئێمە هەسارەکەمانە یاد دەکرێتەوە بەڵام ئێمە بابەتێکمان زۆر بە جیاوازی هەڵبژار لە بەروی کاتێک کە مرۆڤ ئاسایش و ئامانی هەبێ کەواتە هێز و تواناشی ئەبێ بۆ پاراستنی هەسارەکەی بۆیە ئێمە ئەو بابەتی ئەمڕۆ هەڵمان بژارد پەیوەندی نێوان گۆڕانکاریەکانی کەشوهەوایە کە ئێستا هەموو جیهان و هەموو هەسارەکەمان بەدەست گۆڕانی کەشوهەواوە کاریگەری زۆری بەرکەوتووە و لەگەڵ گۆڕانی کەشوهەوا پەیوەست بێت باچی بەرزبوونەوەی ڕێژەی تاوان و تاوانکاری لێرە ئێمە گفتوگۆ پانێڵێک سازەکەین کە بە تەواوەتی جەختەکەینەوە سەر ئەو خاڵانەی کە وای کردووە لەناو گۆڕانی کەشوهەوایە چین ئەو فاکتەرانەی کە پەرەسەندنی تاوان زیاکەن لە ناوچەیە و هەروە لە ناوخۆییشە و لەسەر ئاستی جیهانیشە بۆیە ئێمە زیاتر گفتوگۆکانمان دەربارەی ئەم بابەتە هەبێ ئەمڕۆ ئێمە پانێڵەکەمان بۆ نەگردووە کە پاساو بۆ تاوانکاری و تاوان بێنینەوە بەڵکو تاوان هەر تاوانە بە هەر جۆرێک بێ بەڵام ئەمانەوێ ئەوە بە خەڵک بڵێن کە بەشێک لە هۆکاری تاوان پیسبوونە ژینگەیەکان و گۆڕانی کەشوهەواکانە بۆیە کە زیاتر لایەنەکان هەوڵ بن بۆ چاکردنی بارودۆخی ژینگەیی و کەشوهەوا ئەو کاتەش ڕاستەوخۆچێ بێ تاوانکاری کەمە بێتەوە هیوادارم لە دوای ئەم پانێڵە کە سازێکین ئێمە بتوانین لەگەڵ کەسانی پسپۆڕە ئەو کەسانی کە گویان لێمانە و ینی حەزێکیان بۆ بابەتەکە هەبێ بێنە پێشەوە کە بتوانین چۆن لینکێک دروستکەین لە نێوان ژینگە و تاوانە بەڵام بە دڵنیایی لەسەر ئاسی جیهان زۆر توێژینەوە کراوە لە ساڵانی نەوەتەکانەوە توێژینەوە کراوە ڕەبتیان کردوێتەوە بە تاوان و بە گۆڕانی کەشوهەوا و بەرزبوونەوەی پلەی گەرمی و پیسبوونی ژینگەیەکان.